ئەم کاتتان باش من کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دیاردەی دزی لە نێو هەرێمی کوردستان و بە تایبەت لە نێو شاری هەولێر هەوڵ دەدەین بە دوواداچوون بکەین لەسەر دزینی چەند ئۆتۆمبیلێک لە چەند ڕۆژی ڕابردوو لە نێو شاری هەولێر و دەستگیرکردنی تۆمەتباران و ڕاپێچکردنیان بۆ دادگا لەگەڵمان بن زانیاریتان لەم بارەیەوە پێدەدەین. ماوەیەکە قسە لەسەر ئەوە دەکرێت کە دیاردەی دزینی ئۆتۆمبیل لە هەولێر تەنانەت لە هەندێک شار و شارۆچکەی دیکەی هەرێمی کوردستانش سەری هەڵداوەتەوە. دیاردەی دزینی ئۆتۆمبیل ئەگەر بە درێژایی مێژوو ببینین هەندێک خەڵک پەنا دەبەنە بەر دزینی ئۆتۆمبیل بۆ ئەوەی پارێکی کەم ینی قازانجی لێوە بکەن، بەڵام نازان لە کۆتاییدا هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش چاوکراون دەتوانن لە ماوەیەکی نزیکدا دەستگیریان بکەن. بە نمونەیەکی ئەم ئۆتۆمبیلە دەهێنمەوە کە ئەمە لە سنووری پارێزگای هەولێر چەند ڕۆژێک بەر لە ئێستا چەند دزێک چەند کەسێک هەڵساون بە دزینی ئەو ئۆتۆمبیلە و ئۆتۆمبیلێکی دیکەش کە ئێستا بەشێک لەو باندە دزەی کە پێشتر هەستا بوون بە ئەنجامدانی چەند تاوانێک لە دزینی ئۆتۆمبیل ئێستا لەلایەن هێزەکانی پۆلیس و هێزەکانی ئاسایش دەگیر کراون و پەراوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و لە ژێر لێکۆڵینەوەدا. باز دەوە دەگرێت لاگززێک هەروە سیارەیەکی تریش خەڵکێک دزیویەتی کەسانێک دزیویەتی چیرۆکی ئەمە چۆنە؟ بەری ئەوە ئاخر حادسە بوو کە لەگەڕێکی منارە بوو لە شاری هەولێر سارێکی لێگزز لەگەرەوە نەوشەیە کە دزرایە درەنجی شەو بوو بەس تۆمەتبار بە هیچ شێوەیە کە ئەو سیارانە ناتوانرێت ئیش پێ بکرێت ناو سنووری شاری هەولێر بەڕێی لەگەڕێکی منارە بووە ینی ئاوڵاتێکی عەرەبە. دوای ئەمە بەواستەی کامێرەی چاودێری کە تەمەشامان کرد کابرا بیدایەت دەچی لە ماڵەکە دەرکەی ماڵەکە دەکاتەوە ینی هەردوو سیارە لە یەک ماڵ بووە لە یەک ماڵۆ بەرێ سویزی سیارەکە لە مەتبەخ هەموو خەڵکەکەیمە ئەوە لە پشت دەرکە بە شتێک بۆ دەکاتن سویزەکان دەینی بەواستەی سویز و کۆنتترۆل سیارەکە ئیش پێ دەکە سیارەکان دەبن بەڵام خاوەن ماڵەکە لە ماڵ نەبووە خەوتوینە چاری بەیانی بۆ بەس دەرگیان بە جوانی دانەخستووە بەێ بە نسبەت لێکۆڵنیەوە ئەمە بە کامێرەی چاودێری توانیمان بە یارمەتی ئاسایشی هەولێر و ئاسایشی بازگەکان ئەمە توانیمان ئیسفادە لەو کامێرە چاودێریانە بکەین کەوا بەواستەی کامێرەی چاودێری گەیشتینە قەزای سۆران و دوای ئەوە دوو شخصمان دەستنیشان کرد ئێستا یەک لە سیارەکان کە لێگزەکەی گەڕاندومانەوە کە مەوجودە لێرە و دوو تۆمەتباریشمان دەگیر کردووە بە بڕیاری دادوەر کە ئێستا بە گومانی ئەو بردننی ئەو سیارانە گیراون و لێکۆڵینەوە لەگەریان بەردەوامە. باشە کەوای دوو کەس گیراون ئێستا لە لایمە دوو کەس گیرانە بەێ باشە و چاودێری ئەوەش دەکەن کە کەسانی دیکەش دەستی هەبێت بەێ بەتەکیید ئەو دوو کەسەنینە لەبەرەوەی ئەوەی کە ئیسفادەمان لەو کامیرانەی چاودێری و ئەو معلوماتەی کە لە ڕێیان باوەڕ پێکراوەکانەوە لەمان هاتیە بە یارمەتی مکافحەی سۆران و ئاسایشی سۆران ئەمە هەندێک کەسی کەمان تەشخیص کردووە کە ئینشاڵڵا لەو نزیکانە ئەوانیش دەگرین. باش ئێمە بڵێن دزینی ئۆتۆمبیل لەم شارەدا حاڵەتە یان دیاردەیە دزینی ئۆتۆمبیل هەبووە بەس هەمووی دەگیر کراوە هەتاکو ئەو دقی هەر لە ساڵی نوێ خاستە لە ساڵی نوێ هەر سیارێک دزراوی خلالی مانگێک دۆزراوەتەوە تۆمەتبارەکان دەگیر کراوە. باشە بەڵام ئێمە کۆمەڵێک سیارەی تریش دەبینین لێرە ئەمە هەموو چیرۆکی دزینی ئۆتۆمبیل و هەمووی مەوزوعی کێشەی سیارەیە و یان کێشە سیارەیە یان مەوزوعی دزینە و دەگیر کرایەوە ناوە جێبیستی ئەوە دەبین ئۆتۆمبیلێک دەڕفێندرێ یاخود دەدزرێ دیاردەی دزینی ئۆتۆمبیل لە سنووری پارێزگای هەولێر کەمی کردووە یان زیادی کردووە. بەێ بەنسبەت دزینی سیارەی لە ئەگەر ئەمن ئەحسایەت بدەمێت خلالی 4 مانگی ڕۆیشت و ینی نهایەتی 2010 و بیدایەتی ئەو 3 مانگەی 2019 دزی سیارەمان هەبووە بە تایبەتی ئیمازدا و سیارە قەدیمەکان ئەو بەس دوو باند بوون هەردووشیان دەژیکران باندی یەکەمیان کە دوو کەس بوون 3 ئۆتۆمبیلی مازدایان دزی بوو لە ناو شاری هەولێر
و باندی دووەمیشیان مۆدلیان بەرز بوویان مۆدی قەدیمەکان مازدە زیاتر مۆدیل 1991 و ئەو مۆدیلانە بوون و باندی دووەمیان کە بە نەفسی شێوە سارەی قەدیم بووم هەردووشیان سارەی مازدە و ڤێکترا بوو دوو مازدە و BMWی مۆدیلکەونیان دزی بوو ئەوانی جەژیرکران ئێستا لە بەندیخاننە و ئەوراقەشیان لە ژێر لێ کۆڵنیەوەدایە و باندی ئەخیریش کە گرتمان کیای بارهەرگر بوو 5 کیان لەناو هەولێر دزی بوو ئەوانش تۆمەتبارەکان هەمویان ژیرانە و دانیان بە تاوانەکەیان داناوە ئەوراقیشیان ئێستا لە دادگایە لە بۆ ئیزراعاتی پێویست باشە کاری ئەوان تەنیا دزینی ئۆتۆمبیل بوو بەێ ئەوەی دەکنەمە دەگیرێ زیاتر ئەوە اختصاسی نووسنگەیمان نووسنگی نێشنی دزینی ئۆتۆمبیل زیاتر دزینەی ئۆتۆمبیلە و خاستن ئەوەی ناو داخلی شاری هەولێر ینی پێشتر دزی تریان ئەنجام نەدا بوو تەنیا ئۆتۆمبیلیان دزی بوو نەخێر بەس دزینی سیارە بوو باشە جۆری ئەو سیارانەی کە دزرا بوون وەکو باسیرەوە دەکەی مازدە بووە کیا بووە بەێ ینی ئەمە بۆچی بەستەنیا ئەو دوو مۆدلە بەێ بەنسبەت سیارەی مازدە و ڤێکترا و ئۆمیگا ئەو سیارە قەدیمانە بە هەموو سویزەک ئیش دەکا ینی ئیشپێکردنی ینی زۆر ئاسانە هەموو کەسێک دەتوانی بە هەر ناوعەکبی بە هەر سویزەکبی ئیش دەکات باشە لێرە دەتوانین دڵنیایی بە خەڵکی کوردستان بە تایبەت خەڵکی هەولێر بدەین کە سەر و ماڵیان پارێزراوە هەندێک جار قسە دروست دەبێت کە باندێک دروست ووە سیارە دەڕفێنن چەک لەسەر خەڵک دادەنێن نازم کۆمەڵی قسە جێویست دەبین بەتەکیید هیچ حالەتە چی لە ناو داخلی شاری هەولێر هیچ حالەتەکمانیە کە بە چەک سارە لە هاوڵاتی ستاندرابی بەس تەنیا حالەتی دزینی سارێک کە ئەوش حالەتەکی ینی لە هەموو شارەکەیە و هەر دزیە شکراوی خلالی مانگە چ ڕۆژ ئەو تۆمەتباران دەژیرکرا باشە پەیامتان چێ بۆ شۆفێران و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان چیان پێ دەڵێن بۆی زیاتر سەر و ماڵیان پارێزراوتر بەتەکیید ئەو ئیما ڕێنماییمە لە بۆ ئەو خەڵکێ ئەوەیە کە ئاگاداری سارێ خۆیان لە شوێنێکی وا ڕای بگرن یان لە گەرازی بی نەک لەسەر جادەی چۆر ڕای بگری یان خاستن سارە مۆدیل کەونەکان کە بە هەموو سویزەک ئیش دەکا ئەنی زیاتر گەراج هەیە لە ناو شارێکتان لە گەراجەکە ڕای بگری تەمینترە وەستی ژوەردەگری بەرامبەر کە سیارەکەی بەجێدێری ئەی دانانی کامیرە لە بەردەرگای ماڵەکە وەک بەتەکیید کامیرە زۆر ئیسفادەی لێ دەکەین ئەمە لە هەر جەریمەیەک بێزگەرە ئەو معلوماتێک کە بە خۆمان و کارمەندانی ئێمە خڕی دەکاتەوە سوودی 1970 لە کامیرەکان وەردەگرین ئەوانە کە ڕێنمایی چاکمان دەکەن لە بەوەی بگەینە کەواتە داوا لە هاوڵاتیان دەکەن لە بەردەرگیان کامیرە هەبێتن کە زۆری ناو شاری هەولێر بە زۆری کامیرە هەیە بەس ئەوەی نیتی ئەگەردا بنێ زۆر ینی ئەوانەی کامیرەیان هەیە ڕێژەی تاوان بەرامبەریان کەمتر زۆر کەمتر دەبێت بەێ چکە ئەستەمە زیینی ئۆتۆمبیلێک ئەگەر بژ دزرێ ئەمە باوەستای ئەو کامیرانە زۆر ئیسفادە دەکەین و بە زووترین کات تۆمەتبارەکە تاین دەژیر بکەین. هەر کەسێک ئەگەر بۆ یەک جارش سەردانی هەرێمی کوردستان بکات بە تایبەت سەردانی هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستان بکات هەست بەوە دەکات کە ئاسایش هەیە پۆلیس هەیە سەقامگیری هەیە ئارامی بە بەراورد لەگەڵ پارچەکانی دیکەی عێراق لە هەرێمی کوردستان دەستەبەر بووە. ئەم سەقامگیریە چۆن دەستەبەر بووە؟ بێگومان بە شەو نخۆنی و ماندووبوونی هێزەکانی پۆلیس و ئاسایشە لە هەرێمی کوردستان. ئێمە لە یەکێک لە بەندیخانە کاتیەکانی شاری هەولێرین لە یەکێک لە بنکەکانی پۆلیس کە لێرەدا چەند تۆمەتبارێک لەو ژوورانەدا دەرگیرکراون دەست بەسەرن لە ژێر لێکۆڵینەوەدا. لە دوای ئەم دەرگایەوە تۆمەتبارێک هەیە کە تۆمەتی دزینی کەوتۆتە سەر ئەستۆی. ئێمە هەوڵ دەدەین لە چوارچەوەی گفتوگۆکانمان لەگەڵ وتەبێژی پۆلیسی هەولێر بزانین دیاردەی دزین، دیاردەی تاوان، هەموو ئەو دیاردانەی کە پێی دەگوترێت تاوانکاری چۆنە و چی بوو بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ئامارەکان باس لە چی دەکرد. کاکۆ سڵاو دێ. سڵاو پێمان بڵێت ئامارەکان ئێستا باس لە چی دەکەن؟ خۆی لە خۆیدا ئامارەکان تا ڕادەیەک خۆی بڵێ نەڵی تاوان کاری تاوانی هەر شێشتی قێزەوەنا چکە
دەرچوونە لە یاسا دەرچوونە لە سیستەمی وڵات دەرچوون پێشێلکردنی مافی کەسیش بەرامبەرە بۆیە هەر تاوانێک بکرێ بە پێشێلکردنی یاسادان بەڵام ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئامارەکان تا ڕادەیەک کەمەک دڵخۆشکردی پێوە دیارە چونکە دابەزینی بەشێک لەو تاوانانە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە ئەرک و مادی بوونمان زیاتر بکەین وی نەتوانین ئەو بەشێکە دابەزیە هەڵنەستێتەوە بەڵام خۆی لە خۆیدا بڵین سیستەمێک هەیە لە کاری یاسایی دەڵێ لەگەڵ زیادبوونی کۆمەلگا دەبێتە هۆی زیادبوونی تاوان خۆی لە خۆیدا تۆ ئەگە بێ و تا کۆمەلگایەک 100,000 کەسیبی جیاوازە لەگەڵ کۆمەلگایە کە تاوانی تێدا دەکرێت لەبوونی ڕێژەی دانیشتوان وا دەکات تاوانەکانی بەڵێ لەبەرەوەی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بە تەنیا ناتوانانی بشین باشە ئێمە لە بەدواداچوونەکەمان فۆکسمان لەسەر دزینی دوو ئۆتۆمبیل بوو لە شاری هەولێر بەڵام لە چوارچەوەی بەدواداچوونەکەمان بە تایبەت لەم بنکەی پۆلیسە بەدواداچوونمان کرد جێویستی ئەوە بووین یعنی ڕۆژ هەیە لەم بنکەی پۆلیسە ڕۆژ نییە کەسێک نەگیرێت بە تۆمەتی دزین ڕاستە جۆرەکانی دزین چۆنە ئەو کۆمەلگای کە ئێمە تێدا دەژین جۆرەها تاوان تێدا دەگرێت لە هەموو وڵاتانی دنیا تۆ بڕۆ سەید بکە تاوانبار هەیە گومان لێکراو هەیە تۆمەتباریش هەیە لە هەموو وڵاتان بە بەردەوامی تاوان دەکرێتن چەند تاوانە باز دزینی ئۆتۆمبیل دەکەن بەڵام لە هەمان کاتە جێبیستی ئەوەش بووینە کەلوپەل دەدزرێت موبایل دەدزرێت جۆرەکانی تر چنە پارە دەدزرێت جۆرەها دزی هەیە ئێستا بکە مرۆڤەکان لەناو کۆمەلگا مامەڵە بەچی بکەن چ شتێکی بەهادار هەبێ لە بەرامبەر چاوی مرۆڤدا چ شتێک سەرنج ڕاکێش بێ تەبیعی مەترسی دزینی لێ دەبێت باشە بە سەردانانی ماڵان هەبووە یان کەم بۆ تۆ هەست دەکەم کەم بوو بێ خۆی لە خۆیدا ئەگە کەسێک بەسەر ماڵەکیدا بدا یا کەسێکی وانە چکە لە بەرەوەی کامیرەی چاودێری هەیە زۆرینەی ماڵەکان ئێستا خۆشبەختانە کامیرەی چاودێری یانداناوە هەروە ئاسانکاریەکی تاواکرایە لۆ دەستگاکانی ڕاگەاندن کە لە کاتی لێکۆڵینەوە دەردەکەوێت کە چێە و کە چ کەسێکە و شێوازی جلوبەرجی و هات و چوون و هەروەها جگە لەوەش بە چ ڕێگایەکدا ڕۆشتووە و هاتووە ئەوانە ئاسانکاریش تاواییان کردووە لە بۆ وردەکاریکردن لە لێکۆڵینەوە بۆیە بە سەردانی ماڵام من لەگەڵ تۆمە کەمێک کردووە بەڵام ئەو تاوانە کە دواسی دەکەین وەکو بڵێین لە ماڵ ئەنجام دراوە کە ئەو دوو ئۆتۆمبیلی جۆری بە بەهابەرز لەناو خەڵکدا کە ڕێژێکی پارەیەکی زۆری پێدەدێتن ئەو کاتە کە دزراوەکەەوە خەڵکەکە لە نیوە شەودا بووە لە کاتی خەوتندا بووە بێ ئاگا بوونە باشە دەژیرکردنی تۆمەتبار یان تاوانبار هەندێک جار دەبێت زەحمەتە بەڕاست زەحمەتی هەیە لەوەی تاوانبارێک دەگیر بکرێ بە تاکید زەحمەت بربەست هەیە لە بەردەم ئێوە بربەست نییە بەڵام لێکۆڵینەوە بەڕاستی گرنگی خۆی هەیە و مەهانی خۆی هەیە و هەروها پرۆسەیەکە لە پرۆسەکانی زانستە مرۆڤایەتیکان بەڕاستی تۆ ئەگەت بێ کاتێک کە تاوانێک ئەنجام دەدرێت تەبیعی کاتێک کە دەست بە لێکۆڵینەوە دەکەی چەندین زانستی دەوێت چەندین زانیاری دەوێت چەندین دەستکەوتی بابەتی دەوێتن تۆ کاتێک هەر لێکۆڵینەوەی دەکەین ئێمە وەکو ئەفسەر پابەند دەبین کە بە دوو بەڵگەی مادی بەڵگەی معنەوی بەڵگەی مادی ئەوانەیە شوێن پێ یان ئەو تاوانێکەوە پێی ئەنجام دراوە ئەو کەرستانەی تاوانەکەی پێ ئەنجام دراوە ئەوە پێی دەڵێن بەڵگەی مادی بەڵگەی معنەوی ئەوەیە کە کەسێک لە کاتی بوونی تاوان لە کاتی کردنی تاوان گوێبیست ببێتن کە کەسێک تاوانە چ کردووە یا ئەوە تێ زاندرا بێ یاوە تێ بینی بێ ئەوانەش پێی دەڵێن بەڵگەی معنەوی باشە سەبارەت بە حاڵەتەکان حاڵەتی ڕوودانی تاوان تەزویرات دەزین کوشتن دەتوانین بڵین کامەیان زیاتر بۆ یان کەمتر بوو ئێمە
ناتوانین ئێستا بەراورد بکەین لەگەڵ ساڵی پار چکە ئێمە هێشتا کە تەواوکەری ساڵی ئەو ساڵەکەمان نەبینیوە بەڵام لە سێ مانگ بەڵام دەستێمان لە سێ مانگی ڕابردوودا تا ڕادێشی دڵخۆش کرد دەڵێم تا ڕادەیەک بۆ نمونە تاوانی کوشتن زۆر کەم بووە چونکە لە ماوەی چەند مانگێکیدا ئێمە گوێبیستی ئەوە نەدەبن کە کەسێک بکوژێ بەڵام لە چەند ڕۆژێکیدا بینیمان تاوانی کوشتنی بەڵام ببوورە دەتوانم بڵێم تاوانی کوشتن تا ڕادەیەکی زۆر کەمی کردووە بۆ تاکو ئێستا بەڵام ئێم ناتوانم گرێتی بدەم بۆ تەواوبوونی ساڵی پار لەبەر ئەوەی چونکە کێشەی کۆمەڵایەتی هەیە تاوانە کوشتنەکان بەڵام دەربارەی تاوانی دزی لێرە و لەوێ کەم و زیادی پێوە دیارە هەیە ناتوانین بڵێن تاوانی دزی نییە بەڵام گرنگجی پۆلیس بۆ ئەوە دەردەکەوێ یان دەستگا ئەمنیەکان بۆ دەردەکەێت کە تاوانێک دەکرێت بتوانیت تەواوی لێکۆڵینەوەکان ئەنجام بدەیت وەکو ئەو تۆمەتبارەی کاتێک کە تاوان دەکاتن و دەستگیر دەکرێت و دەچێتە بەندیخان باشە هەندێک جار گلەی ئەوە دەبیستین کە دادگاکان تەنانەت مامەڵەی هێزەکانی پۆلیسیش لەگەڵ تاوانباران مامەڵەیەکی نەرمە یعنی چەند جارێک تاوانبارێک تۆمەتی دزی دەکەوێتە ئەستۆی و وەساقیش دەکرێتەوە بەڵام دواتر چاوپۆشی لێ دەکرێت و ئازاد دەکرێت ئەمە تا چەند ڕاستە ئێمە من دەبێت ڕوونکردنەوەیکی تەواو بدەم لە بۆ بینەران لە بۆ خەڵک لە بۆ ئەو کەسانێکەوە زانیاری و وشاری تەواوی یاساییان نییە ئێمە جیهەتی جێبەجێکاری ئێمە لە ژێر فەرمانی جیهەتی قەزایی کار دەکەین دادوەری کار دەکەین لە شێوازێک لە شێوازەکان هەر بڕیارێک لە دادگاوە دەربچێ ئێمە تەنها کاری ئێمە جێبەجێکردنە بۆ نمونە کەسێک کە ناتوانین دەستگیری بکەین ئەگەر فەرمانی دەستگیرکردن نەبوو بۆی کەسێک ناتوانین ئاگادار بکەینەوە ئەگەر فەرمانی ئاگادارکردنەوە لەلایەن ڕێز دادوەری لێکۆڵینەوە بۆی دەرنەکرابێت بۆیە ئازادکردن دەست بە سەرداگرتن یان بە کافالەت بەربوون یان ئەوە تەیە دەستگیرکردن ئەوە هەمووی بڕیارەکەی بۆ دادگا دەگەڕێتەوە بەڵام کاری ئێمە وەکو پۆلیس کە کارێکی مەهامە کاتێک کە تاوان دەکرێ و بەڕێز دادوەری لێکۆڵینەوە فەرمانی دەستگیرکردن بۆ کەسێکی دەردەکا دەبی ئێمە بچین دەستگیری بکەین و بیدەینەوە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بە ئەوە بی تاوانەکەی لەسەردا ساغ بێتەوە باش زۆر سوپاست دەکەین سەبارەت بە دیاردەکانی تاوانکردن لە نێو سنووری شاری هەولێر ئێمە کە وەکو پێشوش باسم لێوە کرد لە یەکێک لە بەندیخانە کاتیەکانی شاری هەولێرین لەم بەندیخانە کاتیەدا 4 کەس 4 تۆمەتبار 4 تاوانبار هەرچ ناوێکی لێ گومانرێت ئەمە دادوەر ناوی لێ دەنێت لێرەدا لەم ژوورە تایبەتیانە دەست بەسەرن و لێرە ماون دوو کەسیان تۆمەتی دزینی ئۆتۆمبیلیان لەسرە دووەکەی تریشیان تۆمەتی دزینی موبایلیان لەسرە ئەمە هەر وەکو نمونەیەک دەهێنمەوە کام حاڵەتانە لە نێو کۆمەڵگەی ئێمە تۆ خەڵکی کوێن دەری؟ من خەڵکی فەلوجەم خەڵکی فەلوجەی چەند دەبی لێرە دەژی؟ وەڵڵا هاتوومە سەردانی پستیشک بکەم و ماوەی 5 ڕۆژ لێرە دەبینەوە دەگەڕێمەوە کەس و کارت لە هەولێر دەژین؟ بەڵێ هەست بە چی دەکەن لە هەولێر مامەڵەی ئاسایش و پۆلیس چۆنە لەگەڵ؟ وەڵڵای ڕەفتاریان زۆر باشە لەگەڵ ئێمە زۆر مرتاحین یعنی سەقامگیری و ئارامی زۆرە لێر ئێمە بەو پەڕی ئیسراحەتی خۆمان لێرە دەمێنین حاجی تۆ دەڵێ چی؟ لێرە ئارامی هەیە؟ باڵێ ئاسایش زۆر هەیە لێرە جیاوازی هەیە لە نێوان کوردێک و عەرەبێک یان نەخێر هیچ جیاوازیەک لە نێوان کورد و عەرەب و پێکاتەکان دەکەن ئارام باڵێ هەست پێ دەکەین هەمومان برایەکین کورد و عەرەب برایەک کورد و عەرەب برانە کەرامەتیشتان پارێزراوە لەم شارە وایە؟ باڵێ ڕێزمان دەگرن زۆر ئێمەش ڕێزی ئەوان دەگرین یعنی ئێوە هەست دەکەن لە ماڵی خۆتانن باڵێ هیچ جیاوازیەک نییە زۆر باشترە لە ماڵی خۆشمان لە فەلوجە هاتووە نێرە وەکو برا دەژین ئێوە برانە باڵێ لە ماڵی خۆشمان لە پێشتردا زانین
سڵاو چۆنی باشی ئەحواڵتان باشە تۆ خەڵکی شوێن دەری تۆش خەڵکی من خەڵکی فەلوجەم بەڵێ ئێوە وەکو نەخێر من لێرە دانیشتوی ئێرەم لێرە دادەنیشن چەند دەبی لێرە دادەنیشن ماوەی ساڵێک کە هەز لێرە بە چی دانیشتوم دەکەن واللهی وە هەز دەکەم کە ناوچەی خۆمە و ماڵی خۆمە و چۆن زۆر هەز بە هێزەکانی ئاسایش ئاسایش دەکەم و پۆلیس دەبینی زۆر باشە هەز بە ئارامی دەکەی باڵێ زۆر باشە ئاسایشەکە هیچ کێشەیەکتان کێشەی نییە ئێمە وا هەز دەکەین کە لە ناوچەکانی خۆمان دەژین ئێستا ئێوە ناتانەوێت بگەڕێنەوە شاری خۆتان ناوەڵە بۆچی بگەڕێنەوە ئێرە زۆر خۆشە و زۆر مرتاحین و هەز بە ئارامی دەکەین تۆ خەڵکی شوێن دەری من خەڵکی دیالم بەڵێ چەند دەبی تۆ لە هەولێر دەژی واللهی ماوەی 6 مانگە لێرە 6 مانگە لێرەی ڕەوشەکە چۆن دەبینی دۆخەکە زۆر باشە باشە هەز بە ئارامی دەکەی سپاس بۆ خوددا تۆ لەگەڵ برایەکی کورد دانیشتی باڵێ ئێمە ینی برایەکی وەکو برا هەز بە جیاوازی ناکەی نەخێر هیچ جیاوازیەک نییە پەنا بە خوددا لێرە کەرامەت و ئێوە و ماڵی ئێوە پارێزراوە باڵێ ئەوانە هەمویان خۆشەویستن خەڵکی کورد هیچ زۆر کێشەیەکتان ڕێزی نییە. عەرەبەکان دەگرن هەمویان بە ڕێزن خدا بۆ سەرۆک بارزانیمان بۆ بهێڵێت چۆن ئەوان پێشوازیان لە ئێمە کرد و باوەشیان بۆ ئێمە کردەوە ئیشاڵا باشە، ئێستا پاداشتی دەداتەوە ئێستا ئێوە لە هەولێر مافتان پارێزراوە مافەکانمان بە وەکو پێویست نییە چونکە ئێمە ئاوارەین هەز بە ئارامی دەکەن هەز بە سەقامگیری دەکەن باڵێ ئەلحەمدوللا سپاس بۆ خوددا ئێستا یاسایەک لێرە هەیە ئاسایش هەیە چەند دەبێ ئێوە لێرە دەژین لە ساڵی 2015 من لێرەم 2015ەوە زیاتر لە 3 ساڵە لێرە ئەوە ماوەی 4 ساڵ 4 ساڵە لێرە دەژی تۆ شەر لێرە دەژی نەخێر من لە کەنەدا گەڕاومەتەوە چۆن نبینی ڕەوشەکە چۆن زۆر خۆشە من سەردانی سلێمانیم کردووە سەردانی هەولێرم کردووە سەردانی دهۆک و زاخۆم کردووە ینی سەقامگیری و ئارامی گرینگە سپاس بۆ خوددا ئێمە زۆر هەست بە ئاسوودەی دەکەین لێرە هیچ ترسێکەیە لەسەر ژیانتان طيبين ان شاء الله باشە حاجی ژیان تۆ لەگەڵ ئەم برایە عەرەبە دانیشتووی قسەت دەکرد بري ڕەوشی ئاسایش و ئەمن و ئەمان چۆن دەبینی لە هەولێر اخوي مساك سعيدين زۆر باشە ئەوانیش هەست بە ئەمانێکی زۆر دەکەن يعني قولنا من ليرة سلك انا وانا تۆ شانازی بەوە دەکەی کە ڕەوشی هەولێر و هەرێمی کوردستان سەقامگیرە ینی کەس تعدای لێ ناکرێت کەس دەستدرێژی ناکرێت گرینگە بۆ ئێوە هەولێر یەکەمە لە بۆ برایەتی و دانیشتنی بۆ هەموو قەومەکان نەک مەسە کوردە عەرەبە تورکە عەجەمە ئێرانە تورکە فارس شانازی بەوە دەکەی کە کەسێکی عەرەب دەڵێ مافم پارێزراوە لەم شارە ینی زەڕورە ئێمە وابین دەبێ محەممەد باشە سەبارەت بە کاری و چالاکی ئاسایش و پۆلیس زۆر جاران باندێک دەستگیر دەکەن دزێک دەستگیر دەکەن ئەمە دڵتان خۆش دەکەن کوردستان یەکەمە لە هەموو عێراق نینترە ئێوە کە لە ماڵی خۆتان دەرین بە ئارامی دەخەون بەقەی خۆماندا ڕۆندیە دەچین کەس ناری بەر دەچین ئاسایشێکی زۆر بەخۆتیشمان هەیە زۆر باش زۆر بەخۆش کە ئێوە لە نێو ماڵی خۆتان دەخەون بە ئارامی دەخەون واللهی ئێمە تەنیا کەرپوچێکی کەرپوچێک. بچووک دەدەینە تەنها دەرگاکە کەرپوچێک. چونکە هیچ مەترسیەک لە سەرمانە ئاسایشەکە زۆر سەد لە سەد. بەهێزە ئێمە هیچ ناترسین ئێمە برایەکین هاوڕێیەکی کوڕەکەم لە چێشتخانە لەگەڵیە کاریان دەکرد کوڕەکەم نردمان لە بۆ هندستان و گەڕانمانەوە لە ڕێگەی سلێمانیەوە کۆچی دوایی کرد پێی گوتیم بڕۆن لە هەولێر بۆ خۆتان خانوو بەکرێ بگرن ئێستا هەر کاتێک کارمان پێبیتن دەمان باتە خەستەخانە دەمان باتە بازار هیچ پارەشمان لێ وەرناگریتن ئەو برادەرەی کوڕەکەم کووردە یارمەتیمان دەدات چەند دەبێ ئێوە لە هەولێر دەژین وەڵڵا من لێرە ناژین تەنیا لە بۆ سەردانێک هاتووم تۆ لێرە نەژیان دەگەڕێم. ینی بە سەردان هاتووی چۆن سەیری هەولێر دەکەن والله سپاس بۆ خوددا زۆر دۆخەکە لە هەولێر بە ئارامی زۆر دەژین؟ خۆشە هەز بە ئاسوودەی دەکەین هەز بە ئارامی دەکەین
یعنی زۆر باش بەڵێ زۆر باشە هەست بەوە دەکەن فەرقێک کەبی لە نێوان کورد و عەرەب نەخێر هیچ جیاوازێک لە بینی کورد و لێرە عەرەب مافدان نابینین. پارێزراوە هەموو مافێک پارێزراوە هەست بە ئارامی دەکەن باڵێ ئێمە خۆمان بە خەڵکی هەولێر دەزانین وڵاتی هەولێرن هەر کەسێکی عێراقی سەردانی یعنی هەولێر مافدان بکاتن پارێزراوە واز دەکاتن لە ماڵی هیچ کێشەیەکتان نییە هیچ کێشەیەکمان نییە هیچ نەخێر. کێشەیەکتان نییە یعنی پێتان وایە یاسا بۆ هەمووان یاسا بۆ هەموو کەسێک وەکو یەکە لێرە بەڵێ کورد و عرب و شەبەک و تورکمان و حەمەسیحی و ئێزدی و هەمویان وەکو یەک دەژین دەڵێن هەمویان سەبارەت بە ئاسایش و پۆلیس خدا بیان پارێزێتن زۆر باشن هێزەکانی ئاسایش بەڵێ هێزەکانی ئاسایش لێرە زۆر باشن زۆر و بە ئارامی دەژین هیچ زۆر کێشەیەکتان گرنگیشە نییە بەڵێ ئێمە دەرگا بەکراوەی دەهێڵینەوە و بۆ خۆمان دەخەوین بە هیچ دەرگاش کاتێک پێوە نادەن تا ئێمە بەیانی. دەرگاکە بە تەواتی کلیل نادەین ئەتوانم بەراوردی بکەم لەگەڵ ئەوروپا و باشتریش چاونەترسی و چاوکراوەیی هێزەکانی پۆلیس و ئاسایش لە نێو هەرێمی کوردستان وای کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان لەلایەک و خەڵکی دیکەی پەنابەر و ئاوارە کە ئێستا لە نێو هەرێمی کوردستان دەژین لەلایەکی دیکەوە بە ئارامی و خۆشگوزەرانی بژین. جیاوازی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ شار و پارێزگاکانی دیکەی عێراقی لەوەدایە کە هێزەکانی ئەمنی و ئاسایش و پۆلیس شەو نخونی دەکەن لەوەی بتوانن سەر و ماڵی هاوڵاتیان و پەنابەران و خەڵکی بێگانەش لە نێو ئەم شارەدا بپارێزن و دەیانەوێت هەمیشە هەرێمی کوردستان لەگەڵ پارچەکانی دیکەی عێراق جیاواز و سەقامگیرتر بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.